ئەگەر سەیری ڕابردوو و استراتیژی و سیاسەتی تورکیای فاشی بکەین زۆر ڕوونە ئەمە تەنها نەک بۆ ئەو ئۆپەراسیۆنە سەربازی لە چەند ڕۆژی ڕابردوو لە دوێنێ و ڕۆژانی پێشتر و بەردەوامیش ڕایان گەیاندووە بە فەرمی بێگومان ئەم استراتیژیەتە من ئەوەندەی بە خەتەر لەسەر باشووری کوردستان ئەیبێنم ئەوەندە لەسەر پێکەکان نایبێنم و بە تایبەتی ڕۆژئاوا و باشوور و بۆ خودی ناو وڵاتی تورکیاش نەخێر یعنی مەبەستم تەنها بۆ پێکەکا و یان بۆ لێدان لە مۆڵگە سەربازی و شوێنە سەربازەکانی پێکەکانیان نەخێر ئەمە سیاست و استراتیژیەکی تورکیای داگیرکەرە کە بە دڵنیایی ئیتیفاقیاتی لە پشتە و مەبەست لیان داگیرکردن و دەستخستنە تەواوی ناو کاروباری سیاسی و ئابووری باشووری کوردستانە. دایم ئەڵێن هۆشیاری نەتەوەی زۆر زۆر گرنگە ئینسان وڵاتی خۆی نەتەوەی خۆی لە هەموو ئان و ساتێکی کارەساتبار و هێرشکردنە سەر مووقیفی هەبێ ئەو مووقیفەش بێگومان ئەبێ حکوومەت بیکە لە پاڵ حکوومەت ملەت و تاکچی کورد لە هەموو شوێنە جیاجیاکانی کوردستان هەڵوێستیان هەبێ ڕێگەی مەدەنی و فشاری مەدەنی لە سۆشیال میدیا لەسەر شەقام لە ڕۆژنامە لە تەلەڤیزیۆن لە گۆڤار ئیعلام ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی بگرێتە بەر بۆ ئەوەی زەختێک و یان فشارێک لە ڕووی نێودەوڵەتیەوە لەسەر ئەم سیستەمە حکومڕانیە فاشی و تۆتالیتاریە دروست بێت و وا بکەین ئەم زەرەر و زیانانە یان ئەم فشارە سەربازەی کە لەسەر هاوڵاتی و هاونیشتیمانی و برایانی خۆمان پێکەکە هەیە کەمتر بێتەوە لە ڕێگەی ئەو فشارە مەدەنیانە. بەدڵنیایی هەندێک بابەت بەڕای من پێویستی بە شڕۆڤەکردن و لێکدانەوە نییە ئەگەر بگەڕینەوە مێژوو سەیری ئیتیفاقیەتەکانی نێوان ئەو وڵاتانەی دراوسەی باشووری کوردستان بکەین زۆر بەڕوونی بە مادە هەمووی تەزبیت بووە کە هەر یەکێک لەو وڵاتانە عێراق بێت تورکیا بێت ئێران بێت سووریا بێ بۆیان هەیە لە هەر کاتێکدا خاچی کوردستان بەکاربهێنن بۆ هێنانەدی مەرام و بەرژەوەندی سەربازی و سیاسی و ئابوووریەکانی خۆیان و لە سیادەش لە عێراق بێگومان پەرلەمان ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەرتر و پەرلەمانتارانی کورد بە تایبەت ئەتوانن باشتر بێنە دەنگ بۆ پاراستنی سیادەی هەرێمی کوردستانیان باشووری کوردستان و سەروەری خاچی عێراق. بەداخەوە بۆ ئەم هێرشە یەک لە دوایەکانی ڕژێمی داگیرکەری تورکیای فاشی کە ساڵەهای ساڵە بۆ سەر باشووری کوردستان دەیکا و بە ئامانزگرتنی خەڵکی سڤیل و خەڵکی کۆچەر و ڕەوەند کە شەوی ڕابرد بەداخەوە شوانکارێکی شەهید کردووە و هەروەها کەسێکتری بریندار کردووە ڕز و باغی هاوڵاتیانی سووتاندووە. ئەبێ لەم کاتەیە ئێمەی کورد بە هەر چوار پارچەی کوردستان و باشوور و باکوور و خۆرهەڵات خۆرئاوا یەکدەنگ بین یەک هەڵوێز بین هەڵوێستی حزبەکانمان وەلا بنین و هەڵوێستە نیشتمانیەکان و نەتەوەیەکانمان یەک بخەین بەرژەوەندی ئابوووریەکانمان چاوپۆشی لێ بکەن لە بەرامبەر بەرژەوەندی نەتەوەیەکانمان و ئەگەر یەک دەنگ و یەک هەڵوێست نەبین بێگومان تورکیا ئامانزی هەر پەکەکە نییە هەر لە هەرێمی کوردستان بەڵکو ئامانزی گەورەتری لە پاڵە ئەوێ دەست بەسەر هەموو هەرێم باشووری کوردستانە بگرێ بەڵام بە قۆناغ ئەوە دەیبینین چەند ساڵێکە کە چەندین کیلۆمەتر بە ئاگاداری حکوومەتی عێراق شاتوتە ناو هەرێمی کوردستانەوە ئەبێ هەڵوێستی تاک بە تاشی کورد و حیزبە کوردیەکان هەمویان یەکدەنگ و یەک هەڵوێست بن بۆ ئەوەی بەر بەم هێرش و داژیرکاریە بگرن کە بەداخەوە بۆ سەر باشووری کوردستان ئەنجام درراوە. بێگومان هەموو هێزشی داژیرکە کە بێوێ شوێنێک داژیر بکە هەوڵەکەدا پەرتەوازەی دروستکە لە نێوان تاکەکانی ئەو وڵاتە جا حیزب بێت خەڵک بێ حەشیرەت بێ بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی دەستیان بەسەردا بگرێ ئەمەش ئاسانە بۆوان ئێستا لەبەرەوەی کورد هەموو یەکدەنگ و یەک هەڵوێست نییە لە بەرامبەر ئەم هەڵوێستانەی کە دەوڵەتێش وەکو تورکیا ئەگەر لە حیزبەکان نەیاری یەکتریژین بەڵام بۆ ئەم هەڵوێستە ئەنێکە هێرشانێک کە دەیکاتە سەر باشووری کوردستان هەمویان یەک هەڵوێستن هێرشان درێغە ناکەن لە کوشتنی کورد لە بەتاڵان بردننی سەروەت و سامان و ماڵی خەڵکی کورد کە بە خەزای دەزانن یان فتواشی بۆ دەدەن ئەمە بێگومان ڕەوایەتیدانە شەرعەتیدانە بە ئەم هەڵوەستە داژیرکاریانی تورکیا کە ئێستا دەیکات بەداخەوە داواکارم لە هەموو خەڵکی باشووری کوردستان و خەڵکی هاندەران کە لۆبیەکی بەهێز دروست بکەن هەر یەکە و لە لای خۆیەوە خۆپیشاندانی ئاشتیانە ئەنجام بدەن بۆ بەردەم نوێنەری قونسڵخانەکانی ئەو وڵاتانە بۆ ئەوەی بتوانن فشارێک دروست بکەن لەسەر دەوڵەتی تورکیا کە چیتر ئاوا بە ئاسانی پێنێنێتە خاچی وڵاتێشترە سەروەری ئەم وڵاتە پێشێل بکات کە ئەوان ئێمەش وەکو گەلانی جیهان
مافی ژیانمان هەیە مافی ئەومان هەیە کە لە شوێنی خۆمان بە ئاشتی لەگەڵ گەڵانی ترا بژین خۆی لە ئێستا زەمەنی تەکنەلۆجیایە وەکو جاران نییە کەوا سۆری بەر لەشکرمان هەبێ بەڵام بێگومان لێرە و لەوێش خەڵکانێک بە پارە بێ یان بە هەر شتێشتر بێ ڕەنگە ببن بە چاوساغی تورکەکان یان هەر هێزشی داژیرکەر کە ئەمە لە زەمەنی بەحسی شەهر هەبووە لە زەمانەکانی پێشتری شە هەبووە لە شۆشەکان ئەمە زۆر ڕوویداوە بەداخەوە بەڵام ئێستا زەمەنی تەکنەلۆجیایە تورکیا لەبەرەوەی ئاسمانی هەرێمی کوردستان پارێزراونی بە کەیفی خۆی فڕۆکە دەنێرێت و چاودێری هەموو ناوچەکان دەکات و ئامانجەکانی دەتوانێت بە باشی دەستنیشان بکات و میان پێچێت. بەتەکید زیانی هەیە لە بۆ ژینگەی بۆ نمونە با بڵێن کاریگەری سلبی دەکاتە سەر لایەنە ژینگەیەکە و هەروەها لە ناوچوونی با بڵێن پوش و پاڵاش و سووتانی پوش و پاوانێکی زۆرێکجار زۆری خەڵکی بەڕاستی خەڵکی سڤیل و بێتاوان و هەروەها لە لایەکی ترەوە دەتوانین بڵێن کاریگەری هەیە بەوە سەر لایەنی با بڵێن مەڕدارەکان مەڕ و ماڵات و ئەوانەیەکەوە لە ناوچە شاخاویەکان خەریکی ئاژەڵدارین بەتەکید کاریگەریەکی خراپی هەیە لە ڕووی مەڕداری ئەوانەوە دەبێتەوەی ترس و دڵەڕاوچێ دروستکردن لە نێوان مەڕدارەکان و هەروەها لەلایەنی با بڵێن ژینگەییشەوە با بڵێن زۆر شوێن هەیە دەبینی شوێنە گەشتیاریەکانن یان لە ناوچە شاخاویەکان کە دەبینین ئەم بردومانانە دەکرێت بەتەکید خەڵک وەکو ترسێک دڵەڕاوچێک لە لای دروست دەبێ و ناتوانانی بە سەراحە یان بە شێوەیەکی ئاسایی یان با بڵێن بەبێ ترس ڕوو لەو شوێنانە بکە هیوامان وایە تکامان وایە ینی ئەو بردومانانە نەکرێن و ڕابوەستن چونکە سەرنجام کاریگەری خراپی بۆ سەر هەموو لایەکچیان دەبیتن بەتەکید ینی تەما ئەگەر تەماشا بکەین ینی کۆمەڵێک با بڵێن پوش و پاوان و شتانێک کە جەنابەت باست کرد دەسووتێ و زەرەری پێدەگا لەمڕۆوە تەبعاً بە تایبەتی لە ناوچە سنووریەکان وەکو باسمان کرد ینی دەبینین ڕەز و باغێکی یەکجار زۆری خەڵکیش دەبێتە هۆی لە ناوچوونی ئەو ڕەز و باغا هەروەک بینیمان لە ڕابردوشکەوە بەم شێوەیە دەبینین کاریگەری هەبوو بۆتە هۆی لە ناوچوونی کۆمەڵێک ڕەز و باغ و زەوی زاری هاوڵاتیان نیوادارین بە هەموو لایەک حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حزبەکان بێکەوە یعنی هەوڵێک بدەن بە حکوومەتی عێراقیش لەگەڵبی بۆ ڕاگررتنی ئەو تۆپبارانە چکە سەرنجام بەڕاستی خەڵکەکی سڤیلی بێتاوان دەبێتە قوربانی و بازەکەی دەدا هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە.